دەگمەنە ژنان لە وڵاتێکی کۆناپارێزی وەکو پاکستان ببینی ژنان مۆتۆر و پاسکی لەسەر شەقامەکان لێ بخڕن، بەڵام لەگەڵ پشگیری خێزانەکەی مامۆستا سەدەفناس سەربەرزانە لە شەقامەکانی گۆتکی هەرێمی سند مۆتۆرەکەی لێ دەخورێ و دەچێ بۆ قوتابخانە. ئەم خانمە هەموودام لە خەیاڵیدا بووە مۆتۆر پاسکیل فێر ببێ و لی بخورێ وەک پێدانی هەستێک بە ئازادی هەمووشۆ. ئێستا دەتوانم سەفەر بکەم بۆ هەر شار و شوێنێک بێزاریش نابم لە شۆفێریکردن، تەنانەت باوکیشم بۆ سەردانی خزمان دەگەێنم، ئەگەر ئیشی شاریشیان هەبێ هەر خۆم دەیکەم. سەرڕای ئەوەی ئەم مامۆستایە وای نابینێ کە بەکارهێنانی ماتۆرەکەی تەنها لەبەر ئەوە نییە کە خۆی حەزیلێتی، بەڵکو هانی ئەو خوێنکارە کچانەشی داوە بۆ هاتنیان بۆ قوتابخانە پاسکیل بەکاربێنن بۆ ئەوەی پشت بە خۆیان بەستن. لە سەرەتادا لەگەڵ باوکمدا دەهاتم بۆ قوتابخانە، مامۆستا فێری کردم چۆن پاسکیل لێ بخڕم، ئیستا خۆم پاسکیل لێ دەخڕم، لەو ناڕەحاتی ڕزگارم بوو. ماڵەکەم 5 مایل لە قوتابخانەوە دوورە. ئەو خوێندکارانەی پاسکیل بۆ هاتوو چۆ بەکاردێنن لە کاتی خۆیدا دەگەنە قوتابخانە و بۆ ڕۆیشتنەوەش زوو دەڕوەنەوە، دەتوانن فریایی کاری ماڵەوەش بکەون. ناز وا هەست دەکات ڕێگەدام بە منداڵان بە تایبەتی کچان کە بە تەنها بچن بۆ قوتابخانەکانیان زۆر کێشە لە کۆمەلگاکەدا چارەسەرەکات. لەگەڵ فێرکردنی منداڵەکان بە پاسکیل لێخوڕین کێشەی دواکەوتنیان بۆ قوتابخانە چارەسەر بووە. هەندێک جار منداڵ دوا دەکەوت بەهۆی ئەوەی کە خێزانەکانیان کاریان هەبوو یان دەبوو لە کێڵگە کشت و کاڵیەکان کار بکەن. لە کۆمەلگا نەریتیەکان ئەو ژنانەی کە بە تەنها دەچنە دەرەوە و بە سواری ماتۆرەوە زۆر جار لەلایەن خەڵکە و تووشی گرفتە بنەوە، بەڵام بەهۆی هەندانی خێزانەکەی و بەڕێوەبەری قوتابخانەکەەوە ناز بەسەر ئەو بربەستانەشدا زاڵ بووە. هەندێک لە خێزانەکان دژی ئەوە بوون کە کچەکانیان سواری پاسکیل ببن، بەڵام بەم دواییانە زۆرێکیان ڕایان گۆڕاوە. بۆ ماوەی ساڵی گوێمە لە خێزانەکان گرت، ئێستا لەوە گەیشتوین ئەگەر کوڕ بنیان کچ مافی ئەویان هەیە سواری پاسکیل ببن، ئەمەش قازانجی ئەوانیشی تیادایە. ناز و بەڕێوەبەری قوتابخانەکەش پێیان وایە گرتنەبەری یەکەم هەنگاو زۆر گرنگ بوو بۆ هێنانەکای گۆڕانکارێکی کۆمەڵایەتی لە بەشێکی گوندی وڵاتەکە. دوو کەس ئەوەیان کرد لە ڕێگەی فێرکردنی بە تایبەتی کچان سەدیقەی لێخوڕی. یەحیا بەرزنجی دەنجێم دیکە.